ساڵێک لە 3/8/4/5/8 لە دانمارک فیستیڤاڵ هاون ئەکەن هەموو میلەتەکانی جیهان تیا بەشداری ئەەکەن. ئێمەش وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان لە دانمارک ئەمڕۆ هەستاین بە چەند میهرەجانێکی بچکۆلە هەڵپەڵکەی کوردی کچان و کوڕانی کوردی گەنج خۆیان ڕازاندبەوە بە جلوبەرگی کوردیەوە. چەند هەڵپەڵکەیەکیان پێشکەش کرد و ئەنجا لە ناوەڕاستی هەڵپەڵکێکەشە هەر دانیمارکیەکان و ئەو میلەتانی تر هاتن بەشداریان کرد و زیاتر هەڵپەڵکێکەیان ڕازانەوە.
Let's go.